خوێندکارە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم دژی دانەمەزراندنیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت بوونەوە. بەڵێ خوێندکارە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم بۆ شەشەمین جار لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت بوونەوە و داوایان کرد حکوومەتی هەرێم دایان بمەسرێنێت. بەشێک لەو خوێندکارانەش بە پەیامیان ڕاگەیان بڕیاری دامەزراندنیان لە وەزارەتی خوێندنی باڵا هەیە، بەڵام تا ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی پەسەند نەکردووە. ئەمەش لە کاتێکدا چەندین جار بەڵێنی پێداون و نووسراوەکەیان واژۆ بکات. هاوکات ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بە دانەمەزراندنی ئەو خوێندکارانە ڕۆحی پێشبڕکێ لە نێوان خوێندکاران نامێنێت، بۆیە پێویستە بە زووترین کات ئەو خوێندکارانە دابمەزرێن کە ئەوەش مافی یاسایی خۆیانە. یەکەم و دووەم و سێمەکانی کۆلێژ و پەیمانگاکانی هەرێمی کوردستانی تەخەرڕجی ساڵی 2014-2015 ئەو بۆ ماوەی بۆ 2 ساڵ دێت هەر بەڵێنی دامەزراندنمان پێداوەتە ئێستا هیچمان نەدیوە. هاتوین ئەمڕۆ هاتوین کە کۆبوونەوە هەیە لە ئەنجومەنی وەزیران شتێک بیستراوە کە لەساس کۆبوونەوە پزیشکەکان ئەوانەی یەکەم و دووەمی پزیشکەکان بەرزەکرێتەوە کتابەکەیان، بەڵام ئێمە هیچ بۆ ئەوان بکرێت بۆ ئێمە نەکرێت. ئێستا ئێمە بە هیوای ئەوەین کە ئەمڕۆ شتێکمان بۆ بکرێت. وا بۆ جاری شەشەمە داوای مافی ڕەوای خۆمان دەکەین کە مافی دامەزراندنمانە ناکرێمە تەمەنی گەنجیمان هەر لە چاوەڕوانیدا بڕەکەینی. قەرار بوو 2016 کەمان جێی دابمەزرین، بەڵام 2016 تەواو بووە 2017 ئێمە ساڵێک و 6 مانگە چاوەڕوانین. دوای ئەوەی کە ئەمە بە سەرکەوتی قۆناغەکانی خوێندنمان تەواو کردووە. سوپاس بخوا کە یەکەم بووین و ئەوەی بوون و بە سەرکەوتی قۆناغمان بڕیوە. ناکرێ ئێستا بەبێ ئیش و بێکاری لە مەڵۆدانیشی کە مافێکی سادەی خۆمان دامەزراندنە. بۆیە داوا دەکەین لە سەرۆکی حکوومەتی هەرێم کە چمان بەرزانیە بە زووترین کات ئیمزاکەی بکات، چۆن تەنیا ئیمزای ویمەوە هەموو کارەکانی ڕێکخراوە هەستەکانی تەواو کردووە. بەداخەوە لە وڵاتی ئێمە هەموو شتێوادە و دوادەخرێ و بەناوی قەیرانی دارایی، بەڵام پێم وایە وەزارەتی پەروەردە بە پێی زانیاریەکانی ئێمە زیاتر لە 10,000 مامۆستا مۆڵەتی وەرگرتووە. دیارە ئەو 10,000 مامۆستایش پێویستیان بەوەیە کە کەسانی تر بستنە جێگایان وەکو عادەتێکیش چەندەها ساڵە سێیەکەمەکانی سەر کۆلێژ و پەیمانگەکان دامەزراون. ئەمەش هەندانێکی گەورەیە کە منافەسە و ڕوحی پێشبڕچێ لە نێوان خوێندکاران زیاد دەکاوە، ئاستی خوێندن لە خوێنی باڵا بەرز دەکاتەوە، بەڵام بە دانەمەزراندنی ئەوان ڕوحی پێشبڕچێ لە ناو دەچێت. ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن کۆبوونەوەی